ئەمڕۆ مەراسیمێکمان ڕێخست بوو بۆ ڕێزلێنان لە سێ لە خوێندکارەکانمان کە لەسەر ئاستی جیهان پلەی دووەمیان بەدەستهێناوە لە پێشبڕکێی هواوی بۆ زیرەکی دەستکرد. ئەم خوێندکارانەمان لە ماوەی ڕابردوو پرۆژەیەکیان پێشکەش کرد بۆم پێشبڕکەیە. پرۆژەکە بۆ ڕێخستنی بە دیجیتالکردنی سیستمی تەندروستیە لە نەخۆشخانە حکوومیەکان. خۆشبەختانە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانیان پلەی یەکەم بەدەستبێنن و دواتر لە زمانی هەمان پێشبڕکەیە چوونە ئاستی جیهانی و لە ئاستی جیهانی لە وڵاتی چین توانیان پلەی دووهەم بەدەستبێنن. بۆیە ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارانی زانکۆی نەدەوڵەتی قەیوان و بە ئامادەبوونی بەڕێز قونسوڵی چین مەراسیمێکمان بۆ ڕێخستن و ڕێزلانیانیان پێشکەش کرا وەکو هاندانێک بۆ هەموو خوێندکارانی ترمان کە ئێمە ڕێز لە داهێنانەکانیان ئەگرین و خوازیارین لە ڕووی زانستیەوە پێشکەوتنی زیاتر بەخۆیانەوە ببینن. پێشبڕکەی هوایی ساڵانە ئەنجام دەدرێت کە هەموو وڵاتان لە جیهانە تیا بەشداریەکەن. ئێمە پێشبڕکەی هوایی ICT کۆمپیتیشن بۆ ساڵی 2023 بۆ 2024 تیا بەشداریمان کرد. کۆمەڵە پێشبڕکەیەکی جیاوازە. ئەو پێشبڕکەیە کە تیا بەشداریمان کرد بەشی داهێنان بوو بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد. ئیتر نزیکەی 6 مانگی خەیاند ئەم کۆمپیتیشنە. ئەم پێشبڕکەیە یەکەم هین کە تیا بەشداریمان کرد پرۆژەیەک هەڵەبژێرین. ئەو پرۆژەیە زیرەکی دەستکردی تیا بەکارهێنین و کێشەیەکی کۆمەڵگا بێت کە تێیدا بتوانین چارەسەری بکەین و تەکنۆلۆژیەکانی هوایی تیا بەکاربێنین. ئیتر بە کۆمەڵە هەنگاوی جیاوازە تێپەڕین. یەکەم هەنگاو کە گەشتینە گەورەترین هەنگاو ئەویش پێشبڕکێکە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستدا بوو کە تێیدا نزیکی 9 تیم ئەبووین. لەو 9 تیمە پرۆژەکتەکەمان پێشکەش کرد پرۆژەکە کە پێشکەشمان کرد لەلایەن لیژنەیەکی تایبەتی هواییەوە هەڵسەنگاندرا. ئیتر ئەو پرۆژەکەی ئێمەش هەڵبژێردە بە باشترین پرۆژە خەڵاتی یەکەممان بەدەستهێنا لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست. دواتر بەشداریمان تیا کرد بۆ ئاستی جیهانی کە هەموو وڵاتەکان کە تیا هەریەک و لە هینێک پێکاتبوون لە ریجن ناوچەیەک بۆ منە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەمریکا لە کشوەری ئەمریکا تیا بەشداریان کرد. ئێمەش توانیمان لە ئاستی جیهانی پلەیەکی زۆر گونجاو بەدەستبێنین پلەی دووەم بەدەستبێنین. زانکۆی قەیوان بەڕاستی کۆمەڵە ڕۆڵێک و پشگیریەکی باش بوو بە تایبەتی لەم پێشبڕکەیە و هەمیشە بە تایبەتی مامۆستاکانمان بەردەوامن لە پشگیری و هاندانمان بۆ بەشداریکردن بۆ چەندین پێشبڕکە و بەردەوام بین لە بیرۆکەی تازە و داهێنان و کۆمەڵە سنتەرێکی جیاوازمان هەیە لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان وەکو سنتەری هوایی و سنتەری CDC کە ئەمانە هەمیشە پێشەنگیەکەن و تێیدا کۆرس و سکۆڵەرشیپ و تەنانەت پرۆگرامی جیاواز بە خوێندکارەکانیان ئێن و هەوڵ ئێن دەیما هینی خوێندکار کە دەرئەچێت ئامادە بێ بۆ بواری ئیشکردن لە بوارێکی ئێوێت.